سڵاوتان لێبێ یادی ڕاپەڕینتان پیرۆز بێت. 29 ساڵ بەر لە ئێستا گەلی کوردستان ڕاپەڕی دژی دڕندەترین ڕژێمی ئەو کاتە. مانگی سێ بۆ گەلی کوردستان مانگێکە کە پڕە لە یادی خۆشی و ناخۆشی. ئەم ساڵ گەلی کوردستان میلەتی ئێمە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا بووەتەوە کە جۆرێکە لە تەحەدا لەسەر میلەتی ئێمە و جیهان. بەڵام چۆن 29 ساڵ بەر لە ئێستا بە یەکڕیزی گەلەکەمان بە هێز و وەرەی بەرزی گەلەکەمان زاڵ بووین بەسەر تەحەدای 29 ساڵ بەر لە ئێستا، ئەم جارش دڵنیاتان دەکەمەوە کە هەم حکوومەتەکەتان هەموو هەوڵێکی خستووەتە گەڕ بۆ دوورخستنەوەی ئەم خەتەر لەسەر گەلەکەمان، هەمیش دڵنیان بە خۆڕاگری گەلەکەمان ئێمە ئەتوانین زاڵ بین و زاڵی شەبین بەسەر تەحەدای ڤایرۆسی کۆرۆنا. یادی ڕاپەڕینتان پیرۆز بێت. هیوادارم لەم یادا بتوانن لەم مانگە خۆتان بپارێزن، پاک و خاوێنی ڕاگرن و هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.